ولسرم بابەتە کۆسار محەممەد قادر سەرپەرشتیاری شەشەمین فستیڤالی پاییزدا ستۆدیۆ ئامادەیە و پرسیاری لێکین دەربارەی ئەم فستیڤالە و چەندین گفتوگۆی تری لەگەڵاکەین. سڵاو لێ بێت و بەخێر بێ. ئەمە شەشەمین فستیڤالی شارە زورە. پێم بڵێ لە ئێستادا ئەم فستیڤالە کە دەکرێت و ساڵانش بەردەوامە تاکو ئێستا سەرکەوتنی ئەم فستیڤالە تا چەند بووە و خاتونەکان و ئەو کەسانشی کە سەردانی ئەمە ئەکەن کاردانەوەیان چۆنە بۆ ئەم فستیڤالە و لە داهاتوودا بەردەوامن. بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە ئێمە نوێنەراتی وەکو ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکانی شارە زوور کە سەر مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ساڵانە چەندین پرۆژە چالاکیمانەیە یەک لە پرۆژەکانی ئێمە فستیڤالی پاییزەیە کە بۆ شەشەمی ساڵە لەسەر یەک لە 21 سێ کاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی پاییز ئێمە هەڵدەستین بە ئەنجامدانی فستیڤالە ئەم فستیڤالە ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد کۆمەڵە خاتونی کەم با بڵێن بەشدار بوون خەرباڵخی گەوتۆی نەبوو بەڵام سپاس بەخوا ئێستا زیاد لە 6 خاتونی دەستڕەنگین لەگەڵ چەندین پیاویشمان هەیە و چەند دکتۆرێکی ئازیزی کە هاوکارمانن ئەم فستیڤالەمان دەست پێ کردووە. ئەم فستیڤالە ئێمە بۆ ماوەی یەک ڕۆژە خەیانێ لە کاتژمێر 2 بۆ 6 ئێوارەیە وەکوتم زیاتر لە 6 خاتونی دەستڕەنگین لەگەڵمانە بەشدارن. ئەم خاتونانە بە دروستکردنی خواردنە و دروستکردنی شیرینیە و کاری دەستیە و سواراتە و یاری منداڵانە با بڵێن و لە چەند بوارێکی کەشە کارەکەن و چەند دکتۆرێکی ئازیزشمان هەیە کە فەحسی خوێن و شماڵێن شەکرە و فەحسیدان بەبێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی قەزای شارە زوور ئەنجامەدەن و ئێمە بە باشمان زانیت کە قەزای شارە زووریش پەدەر نییە لە قەزاکانی کە بە باشمان زانیت ئەم فستیڤالە ڕێ بخین بۆ قەزای شارە زوور چونکە خۆتان نەزانن بە بۆنی ئەو کێشە دارایی و دواکەوتنی موچەوە خەڵک زۆر وەک پێویست ئێستا بەشداری فستیڤالەکان ناتوانێت بکات لە دەرەوە یاخود ناچێت دەست سەیرانگاکان بە باشمان زانی کە ئێمە ئەم ڕێگەیە بۆ خەڵکی قەزای شارە زوور نزیک بکەینەوە کە ئەگەر ئۆتۆمبیلیشان نەبێت لە ڕووی دارایە باشیش نەبن ئەتوانن هەر بەپێکانی خۆیان لە ماڵەوە سەردانی ئەم فستیڤالە بکەن و تامی خواردنی و خاتونە دەستڕەنگینانە بکەن. و گۆڕانکارێکیشە بۆ تەواوی خەڵکی ناوچەکە بەتاکید گۆڕانکارێکە چونکە ئێمە وەکو پێم وتی سەرەتا کە دەستمان پێگر کۆمەڵی خەڵکی بەڵێن زۆر کەم بەشداریگە بەڵام ئێستا سپاس بەخوا ینی زیاد لە 6 خاتون ئەگەر بمانوێت 2 خات و 3 خات دەتوانین زیادی کەین خانی خەڵک بەهانەوە زۆرە بۆم جۆرە فستیڤالانە. باش کاک محەممەد چۆنایی و خانمانە خوددە و بەشدار بووانە ئاگادارەکەنەوە کە فستیڤالەکە دەست پێکە خۆیان پەیوەندیتان پێوەکەن یاخود لێوە ئێوە لە شارە زوور و لە ڕێگەی ڕێکخراوە دیموکراتیەکان و لەخی ڕێکخراوە دیموکراتیەکانی شارە زوور ئێوە بانگەواز و شت بڵاوەکەنەوە. وڵای ئەمە هەر گروپێکمانەیە بە ناوی گروپی خانمانی دەستڕەنگینی شارە زوورەوە هەرسەر بە خۆمان با بڵێن لە ڕێگەیم گروپەوە ئەمانش بە تقریبان 30 بۆ 40 کەسە بن پاشان ئێمە لە ڕکامی بووەکەن لە سۆسیال میدیاکانی خۆمانەوە ئەنیشمانە بایل دانین ئەتر خەڵکیش پەیوەندیمان پێگا ڕاستی لەبەر ئیمکانێت و تۆزە بچووکی شوێنەکە ئەگینا خەڵکێکی زۆر بەشدارە بن هەنێ ئەمەم جارە ناڵم 60 خاتونمان بەشداری پێکردووە و ئیشەڵا لە داهاتوە زیاد دەگەن بەڵام تۆزە گرفتی شوێن و با بڵێن ئەوانەمان هەیە بۆیە 60 خاتونمان وەگرتووە گینا خەڵکی زۆر زیاترش پەیوەندی پێوەکردوین و دەرفەت نەبوو. بەڵێ ئەم ساڵ پێم وابێت لە هەڵەبجەی تازەیە و بڕیارتان ناوە بچنە شار و شارچکەکانی تری کوردستان یاخود بمە لە هەڵەبجەی کۆن و یاخود لە کەلار لە گەرمیان لەو شوێنانەش بیکەن بۆی ئەو ناوچانش بتوانن بەشدار بنتیایە؟ وڵا ئەم ساڵە قەزای شارە زوورە بەڵێ لە هەڵەبجەی تازە ئەم خاتونانە کە لای ئێمە بەشدارن تەنها خاتونی ناو قەزاکە نین بەڵێ اختیامانایە با بڵێن لە قەزای سێ سادقمان لێ لە پارێزگای هەڵەبجە لە ناحەی سیروان لە ناحەی زەڕان ینی خەڵکمان لە چواردەوری قەزای شارە زووریش وەرگرتووە ئەوە نەبێ هەر لە قەزای شارە زوورە ینی خۆ زانین لە پارێزگای هەڵەبجەی فستیڤاڵ دەکرێتەوە ساڵانە فستیڤاڵی هەناریا چەند فستیڤاڵی کەش ئێمە فستیڤاڵەمان کردوتەوە هەر بۆ خەڵکی قەزای شارە زوور نییە بۆ خەڵکی چواردەوری قەزای شارە زوورانە و خەڵکە میوانانەیەکی کەیەن هەر لە چواردەورەوەیانەوە نەبێ بڵێ هەر باشە بۆ یەک ڕۆژە کاک محەممەد یانی بۆ زیاتر نییە بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ نییە خۆ ئەم فستیڤاڵانە تا ڕۆژەکەی زیاتر بێ کاتەکەی زیاتر بێ باشترە یانی 100% وڵا بیرمان لەوە کردوتەوە بەڵام ڕاستی لەم کاتە ئیمکانێتی ئێمە وا بڵێن چۆنەجی پاراستنی ئەمنی ئێمە هەر بۆ ماوەی یەک ڕۆژە و ئیشەڵا بیرمان لێ کردووە لە داهاتوە هیچ نەبێ بۆ ماوەی 3 ڕۆژ بەرداوامی پێی بین توزە کێشی شوێنیشمانە شوێنەکەمە بچووکە ئیشەڵا هەوڵێن لە داهاتوە ئەوە جەمەجە بکەین. ئەو 6 خاتونەی کە باسێک
ئیشی دەستی و ئەوەیە بەڵام و خواردنیشە ئەو بەڕێزانەی تر کە پیاون ئەوان چ کارێکەکەن بێ لە ئەو کەسانی کە فەحزەکەن بۆ مناڵانی کە لەوێن و ئەوانەی کە پیاوەکانن چ کارێکەکەن پیاوەکانی زیاتر کاری دەستیان هەیە و ئەوانی شەر بە هەمان شێوە ینی فرۆشتنی خواردەمە نییە چی بگا بە بەرهەمە خۆماڵەکان ینی هەنارێکی تیا بووتەنە هەنارێکی تێوێتایە ئەمانی کە نووسیمانن پیان ئەڵەن ئیشتان چیوانی ینی فرۆشتنی وەنە بەروبوومی خۆماڵی تیا هەناری تایە و کاری دەستیشان هەیە پیاوان فرۆشتنی بابەتەکانی ناوماڵە بابەتی جوانکاری و پیاوانی ئەم شانە جێبەجێگە کاک محەممەد قەزای شارە زۆر خۆی هەر قەزایەکی دەوڵەمەنە بە بابەتی بەروبوومی کشت و کاڵ و ئەو بابەتانە خانمان لەم فستیڤالەیە ئەو بەرهەمە کشت و کاڵەکان بەشدار پێەکەن ینی ئەیهێنن وەکومی وە خۆی بەرهەمێکی هەبێت و بێنە لە فستیڤالەکان نمایشی بکە بەڵێ وڵی زیاتر ئەمە مسیڤالە بۆ کاری دەستی ڕاستی بەروبوومی خۆماڵی ئەوە شتێکی کێ بەڵام زیاتر ئەوانی کە کاری دەستی خۆیانن با بڵێن خۆی لە ماڵەوە کارێکی دەستی کردویان جوانکاریەکەیان بۆ نمونە جلوبەرگێکە ئەمانەیە زیاتریان خواردنەکان بۆ نمونە دۆڵمەیە ناتانە مەسەنەن گەورەتری بکەن بەس لە کاری دەستیان نەمێنێتەوە بۆ بەرهەمەکانی تری بەتاکی دوگو پێم وتی ئێمە ڕاستی لەم کاتا توزە کێشەی سپۆنسەر و با بڵێن شوێنمان هەیە ئیشەڵا لە داهاتوە بیریلەکەن و هەم بۆ بەرهەمە خۆڵانەکان وەکو خۆتەڵی شارە زۆر دەشتێکی بەپیتە دەوڵەمەند و دەشتێکی بەپیتە لە ڕوانەوە کە بەرهەمی خۆماڵی زۆر لێ ینی زۆربەی ناوچەکانی چی لە هەرێمی کوردستان و چی لە دەرەوەی شێوە هاوردەی بەرهەمی ناوخۆیەکەین بۆ دەرەوە شارە زۆر دەوڵەمەندە لە ڕوانەوە ئیشەڵا هەوڵی لە ساڵانی داهاتوە بیرشمان لێ کردوەوە پلانیشمان بەدانەوە لە ساڵانی داهاتوە چی فستیڤال بە بەرهەمی ناوخۆیی بێ یاخود بەردامی سیڤاڵی پاییزش بێ بۆ ئیشگەلەی سیڤاڵی پاییزە مەسیڤاڵی بەهارێشمانەیە هەر هەمان شتیانە ویستمە پرسیارەکەم تەنها لە پاییزەیە لە وەرزەکانی تریش نەوەڵای سیڤاڵی بەهارەمانەیە تەنانەت دوێنێ خاتونەکان داوایان ئەکرد ئێمە هیچ نەبێت لە مانگێکا جارێک وایان بکەینەوە چونکە بەڕاستی قەرەباڵخێکی زۆری پێوە دیارەوە هەم بۆ ئەوانیش ئەتوان بازارڕێکە ئەدوان بەرەمەکانی خوانی تا ساخەکەنەوە بەهارەمانەیە ئێمە سیڤاڵی بەهارێشمانەیەوە ئیشەڵا لە پرۆژێمانە زیادیکەین بۆ مانگان فستیڤاڵی هەن لە بەهارەکە چۆنە تەنها تایبەتە بەم شتانی کە لە ئێستاە هەیە یاخود جیاوازە لەم فستیڤاڵ وڵای ئەویش تقریبان هەر هەمان شتە ینی سیڤاڵێکی بەهارەیە بەڵام ئەو خەڵکی زیاتر بەشداریەکە ئەو شەر بە دروستکردنی با بڵێ خواردن و شیرین و ئەم شتانێ زیاتر باش کاک محەممەد یعنی ئەو کەسانی کە بەشدار بوون و خادمانی کاڵی سەر و شەس خانمێک بەشدار بووە وەکو زانیاریتان هەبێ ئەو کەسانی کە سەردانی فستیڤالەکانە کە هیچیانە کڕی یاخود توانیان داهاتێک بۆ خۆیان کۆ بکەنەوە ئەم خانمانی کە بەشداریان کردبوو وڵی بەتاکید لە ساڵانە پێشترشان بخۆم خانمەکانم دوانەوە ئەم ساڵ قسەم لەگەڵا کردوون ئەڵێ ئێمە لە کاشمێر دوو دەست پێ ئەگەین قەناعەت کە بڕاو کاڵێ لە سەعات 4 من هیچم نامێنێ ئەڵێ کە سەرەتا ئەم تەسەور ناگەمەوە قەرەباڵغ بێ بەڵام ئەڵێ سپاس بەخوایم بلومایی یەک دوو کات دوو کاتژمێرە هیچ خواردنێکم نامێنێ لەسەر مێزەکە ناشارم کۆی کەمەوە بۆیە سپاس بەخوا وەکۆڵم خەڵکی شارە زۆر بانەوەچوونێکی باشی هەیە بۆم جۆرە بوو ئەمجا خوا ئەتوانین بڵێن خواردنەکانی ئەوانیش ئەوەنە لە ڕووی مادیە ئەوەی ناوێ شتێکی وا گران نییە هەموو کەسی نەتوانێت بکڕێ بۆیە هەموو کەسێ ئەیکڕێ و سپاس بەخوا خواردنەکانیشان بەتام وشێش ساڵانە هیچ ئامارێکی لایە کە چەند کەس سەردانی فستیڤالەکەکە لەو ماوەکە مەشاکە ینی تۆ ئێستا خۆوتە ڕۆژێکە شەکەم کردو بۆ سەعات دوو بۆ شەشی ئێوارە ینی زۆر کەمە هیچ ئامارێکتان لایە لەو کات لای وەکو ئامار لامان نییە بەڵام ساڵانە سەروسی هزار زیاتریش ما بڵێن بەڵەمە ئەو چەند سەعادا چونکە ئێمە لە پارکێک ئەیکەین ڕاستی پارکی نالی پێڵەن لە قەزای شارە زۆر ینی ئەو پارگە تەسەورگەوەنە قەرەباڵە خەبێ ئیتر ڕێگەی هاتون چون تۆزێ زەحمەتە بێت ئەمە جێگەی خۆشحاڵیە زۆر سەرکەوتو کاری باشتر و فستیڤاڵی زۆر باشتر بۆ تەواوی هاوڵاتیانی قەزای شارە زۆر ئامادە بکەن و بەڕێوە بچێ محەممەد قادر سەرپەرشتیاری شەشەمین فستیڤاڵی پاییز لە شارە زۆر سپاس کە ئەمڕۆ ئامادە سپاس بۆم دەرفەتە و دەستان